گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 162 پرۆگرامی سفر ژیری ئەڵلقەی ژمارە 162 تۆمار دەکەین کە ژمارەیەکی یەکدار زۆرە دڵخۆشم لە جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتانم جەژنی ڕەمەزانی پیرۆز لە خۆتان و خانەوادەی بەڕێستان پیرۆزبی ئەمڕۆ باسی GTA 6 پلیستیشن Xbox بابەتی زۆرمان هەیە لایک سبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەن گەورەترین یاری لە هەفتەی ڕابردوو بڵاوکرایەوە بگمان یاری Dead Island 2 وەکو وتم لە هەفتەی ڕابردوو باسم گوتم ئەو یاریە نمرەی 75 بەسەرەوە بەدەست بینی ئەو یاریە دەکەم و یاریەکە نمرەی 74 بەرزنیە کە ژمارەیەکی زۆر بەرز نییە و زۆر خراپ نییە مام ناوەندێکی دەتوانین بڵێن باشە هاوشێ Minecraft Legends کە لە هەفتەی ڕابردوو نمرەی پێدرا چونە Minecraft Legends نمرەکەی بەرزتر بوو 74% ژمارەیەکی زۆر خراپ نییە ئەو یاریە زۆربەی ئەو کەسانی کردویانە ریڤیۆرەکان دەڵێن بەگشتی یاریشی چێژبەخشە لەوانەیە ستایلەکەی و ستایلی گەیمپلەیەکی تۆزێک کۆم بێ بەڵام بەگشتی خەڵکی زۆریان پێخۆشە و من زۆر دڵخۆشم کەوە ستودیۆ دیپ سیلڤەر خۆیان بەخۆڕایی یاریەکەیان پێبەخشین لە بۆ چناڵی ژیر تاوەکو قسەی لەسەر بکەین و ڤیدیۆ لەسەر بکەین سەو یاریەکەم ڕدیم کردیە کۆدەکەم داخل کردی لەسەر پلیستیشن 5 حالیان کە قسەی دەکەم لەسەر داوڵۆندە یاریەکە دەکەم لە هەفتەی داهاتوو پێتان دەڵم کەوا بۆ چون نووسێ لەسەر یاریەکە سەو Dead Island 2 چێکڕی چێ کردیتی لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن لە هەفتەی داهاتوو دوو یاری گەورە و زەبەلاح بڵاو دەکرێنەوە کە یەکیان زۆر ناوازەیە Monster Hunter Rise Sunbreak لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە یاریێکی نوێی Monster Hunter ناوی یاریەکەی Rise Sunbreak وەکو ئەکسپانشنێکە بەڵام وەکو یاریەشە ینی وەکو دیڵسێکی زەبەلاحە بەڵام وەکو یاری بڵاو دەکرێتەوە یاریش سەرنجا چێژ دیارە بۆ کەسانی حەزیانە جیهانی Monster Hunter بەڵام ئەو یاری کە بەخۆم زۆر چاوەڕوانیمە و داوام لە کۆمپانیای EA کردێ بۆ چوارەم جارکەوە یاریەکەم بۆ بنێرن تاوەکو قسەی لەسەر بکەم تاکەسە جوابێ نەدایمەوە هەموو کۆمپانیایەک یاریەکان بە خۆڕانی نەدەتە یوتیوبەرەکان یاری Star Wars Jedi Survivor لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە پێم وابی هەر هەینی داهاتوویان پێنجشەممی داهاتوو شتێ بابەتەیە یاریی بگمان قەشەنگ دیارە جوان دیارە Star Warsە مامە هەمێستا Star Wars دەکە دڵم زۆر خۆشە حەز دەکەم هەموو گەیمەرانی کورد ئاشنای Star Warsی بن فیلمەکان ببینن زنجیرەی ماندەلۆریان سیرکەن بەڕاستی ناوازێت چیرۆکانی Star Wars زۆر خۆشە بێنە سەر هەواڵەکانی Xbox پێم ناخۆش هەموو هەفتەیەک هەواڵێکی ناخۆشی Xboxمانەی بەڵامی دی خارەفیل سپنسەر پێویستە ماڵەکەی خۆی تۆزە ڕێکخاتەوە بەڕاستی زۆری کێشەی گەورەیان هەیە یاری گۆستوایر تۆکیۆ لە هەفتەکانی ڕابردوو هاتە سەر Xbox ئەو یاریە پێشتر باسم کرد بوو کە ئەو یاریە تایبەتە بە بثێزدا و مایکرۆسۆفتی تایبەتی Xboxە بەڵام پێشەوەی مایکرۆسۆفت بثێزدای بکڕی ئەو کۆمپانیا عەقدی لەگەڵ پلیستیشن هەبوو بۆیە سەرەتا ئەو یاری لەسەر پلیستیشن بەردەست بوو دوای یەک ساڵ هاتە سەر Xbox و ئێستا لەسەر گەیم پاس بە خۆڕایی بەردەستە بەڵام کێشەکە لەوەیە کەەوە ئەو یاریە لە ڕووی ڕێزۆلوشن و کواڵەتی وەروە لە ڕووی فریم ریت لەسەر Xbox Series X خراپترە و لەسەر پلیستیشن 5 زۆر باشتر پرفۆرمانس دەکەوە تا یاریەکە گەیمەرانی پلیستیشنی دەتوانن بەشێکی باشتر یاریەکە بکەن لە ڕووی کواڵەتی و ڕێزۆلوشن و فریم ریتەوە لەسەر Xboxی فریم ریتەکان تۆزێک خراپترن ڕێزۆلوشن تۆزێک نزمترە تا کواڵەتی نزمترە بەگشتی یاریەکە بە خراپی پۆرت کراوێتە سەر Xbox Series X ئۆکێ دیجیتال فاوندری ڤیدیۆیەکی بڵاو کردەوە بێگومان بەناوبانگترین چەناڵ لە هەموو جیهان لە بۆشیکردنەوەی پرفۆرمانس و کواڵەتی یاریەکان دیجیتال فاوندریە بۆیە پێشنیاز دەکەم بچن سەیری ڤیدیۆیەکانی ئەوان بکەن تۆزێ لە بواری کواڵەتی و فریم ریت زیاتر شارەزا دەبن تێدەگەن کە ئەو شتانە چۆنی کار دەکەن دیجیتال فاوندری دەڵێم ئەو یاریە لەسەر Xbox Series X کێشەی گەورەی هەیە هەرچەندە کێشەکان مثلا ئەوە نیە بڵێ یاریەکە شەتداون دەبی یاخود پێویستی بەش کێشەی پێویست بە عیلاجی گەورەی دەڵێ لە ڕووی هێز و توانەوە هێز توانای Xbox Series X بە تەواوەتی بەکارلانی ئەگەر Xbox Series X بەقوتە بەڕاستی لە زۆر ڕۆ لە PlayStation 5 بەقوترە ڕاستە PlayStation 5 لە هەندێک شێوەیە بەقوترە بەڵام مهم ئەو یاریە بە خراپی پۆرت کرایە واتە بە خراپی لەسەر Xbox Series X بڵاو کرد جا کێشەکە لێرە ئەوەیە بە خراپی پۆرت کرایە واتە بە خراپی گوازایەوە سەر Xboxی لۆ بە خراپی یاریەکە یاریی تایبەتی Xboxە کۆمپانیای مایکرۆسۆفت خاوەندارێتی یاری دەکات واگەبرین کاتیان نەبووە بەڵام کاتیان هەبووە یەک ساڵە و یاری لەسەر پلیستیشن بەردەستە یەک ساڵە ستودیۆی تا ئەو ستودیۆیە کاتیان لە بەردەست تانگۆ گیمز کاتی لە بەردەستە ئەو یاریە بخاتە سەر Xbox Series X بەڵام کێشەکە مانیجمنتەوە تا بەڕێوەبردننی کۆمپانیەکان و ستودیۆکانە کە بە خراپی ئەنجام دەدرێت پێم سەیرە پێم ناخۆشە و پێویستە بەڕاستی ئەو کێشانە چارەسەر بکرێت وبسایتی ئینسایدر گەیمینگ لەم هەفتەیە مەقالەیەکی بڵاو کردەوە دەڵێ مایکرۆسۆفت دڵی بە Xbox خۆش نییە واتە ئەو ئەنجامانە و ئەو یاریانەی ئەو بەرهەمانەی Xbox بڵاوی دەکاتەوە مایکرۆسۆفت لێ ڕازی نییە قسەکەش پێم وابێ ڕاستە هەرچەندە ئەوە لە ڕێگەی کەسێکەوە وترەیە کە نای خۆیان شە ناکە بێگومانە ناو مایکرۆسۆفتی
کار دەکات بەڵام ئینسایدەر گەیمینگ هەتا ئێستا زۆربەی قسەکانیان ڕاست بۆ من متمانە بە قسەی ئەوان هەیە زۆربەی کاتە قسەکانی سۆنی دەنگۆیەکان قسەکانیان ڕاستە سو با چیکەینەوە بە سەریعی شیکەمەوە ئەو کێشەیە چییە مایکرۆسۆفت پارێکی زەبەلاحی دایتە دەرس فیل سپێنسەری چەندین ستودیۆ لە بۆ کڕیە چەندین یاری زەبەلاحی ئاشکرا کردیە وەروە بەڵێنی پێدایە کە کۆمپانیای ئاکتیڤیژن و بلیزارد کینجی لە بۆ بکڕی بە 69 میلیارد دلاری کە پارێکی خەیاڵی واتە بەس مایکرۆسۆفت دوو هەندی سۆنی پارەی دایتە دەست ئێکسبۆکس و فیل سپێنسەری تاوەکو سەرپەرشتی هەمە ستودیۆی بکە بەڵام تاوەکو ئێستا تەنیا تڕیلەری زەخممان بینی و یاری زەخممان نەبینیەوە بڵاو بکرێتەوە جگە لە فۆرزای نەبی لەگە هەیڵۆی نەبی ئەویش کە 3 ساڵە 2 ساڵە بڵاوکراینەوە کە ماوەیەکی زۆرە و گەیمەران نزیکەی 2 ساڵە داوای یاری زەبەلاح دەکەن و ئەو ساڵ چی یاریەک بڵاو دەکرێتەوە ئێستا لەو ماوەی ڕێدفۆڵمان هەیە و ستارفیلمان هەیە ڕێدفۆڵ هەفتەی ڕابردووە باسکردن کە کێشەی زەبەلاحی هەیە گەیمەران ناڕازینە دانەوە یاریەکە دوا بخرێت بە شێوەیەکی باش بڵاو بکرێت کە پێم وایە باشتر دوا بخرێت لەوەی کە بە خراپی بڵاو بکرێت لەبەرەی مایکرۆسۆفت ڕاستی ئەکسبۆکس لەناو دەچی ئەگەر بێت ئەو دوو یاریە شکست بینی من پێم وایە لەناو دەچی ستارفیلمان هەیە تاوەکو ئێستا گەیمەرێکی زۆر دڵخۆشن بەڵام هەمویان گومانەشیان هەیە کە ستارفیل لە ڕووی پرفۆرمانس لەوانەیە کێشەی هەبێ و بەفێزدایدی بەفێزدا زۆربەی کات یان یاریەکانیان تۆپە یان یاریەکانیان خراپە یاری مام ناوەندیان نەبووە بۆیە کەس چاوەڕێ ناکە ستارفیل یاریی مام ناوەند یان تۆپ دەبی یان زۆر خراپ دەبی ئەمە خۆم زیاتر لە تۆپەکەی دەبینم بەڵام مهمەوە قسەی خەڵکە لە ئۆنلاین بەپێی لێکۆڵینەوەیەک بی لەناو مایکرۆسۆفت کرایە لەگەڵ کەستەمەرەکانی خۆیان تە کەسانێکی ئەکسبۆکسی بەکاردێن لە ڕێی ئیمێڵەکە وەڵای مایکرۆسۆفتیان دایتەوە ئەو کەسانی ئەکسبۆکس سیریز X و سیریز S یان کرێ دەڵێن بەکڕینی کۆنسۆڵەکەیان دڵخۆش نین لەبەرەوەی چاویان لەوەیە پلیستیشن 5 بکڕن بەهۆی ئەوەی کە بەردەوام یاری نوێ و تایبەت و تەرتیبات و پێشکەوت و کەمترین کێشە یاری باش لەسەر پلیستیشن 5 لەماوەی ئەو 3 ساڵی ڕابردوو بڵاو کرێتەوە بەڵام لەسەر Xbox Series X لە 3 ساڵ چ بڵاو کرێتەوە یعنی دوو یاری زەبەلاح ڕاستە گەیم پاس هەیە تۆنێک شتە دەداتی بەڵام وەکو هەواداری ئەکسبۆکس کابرا یاری تایبەتی خۆی دەوێت بەڵام لەمێژە بڵاو نەکە کێشەکە دەتەختەوە ناتەختەوە من بڕای خۆم پێم ناخۆشە قسەی دەکەم بەبەرەوەی بەڕاستی گەیم پاس زۆر نازدارە بەڵام ئیدی گەیمەران داوای یاری تایبەت دەکەن بێگومان پێش یاری تایبەت بدرێتە گەیمەرانی ئەکسبۆکس تا ئەوکوارچنە ڕکابەری سۆنی پێ بکەن مایکرۆسۆفت ئەکسبۆکس ئەگەر بێت ڕێدفۆڵ شکست بینی و ستارفیل شکست بینی لە ڕووی فرۆشەوە هەرچەندە نافرۆشە لە گەیم پاسە کە ئەوەش لایەنێکی ئیجابی گەیم پاسیە ئەگەر گەیمەران لەو دوو یاری مایکرۆسۆفت ڕازی نەبن من باوەڕ ناکەم مایکرۆسۆفت چی دیگە و پارێزە بە لە حەبداتە بەردەستی فیل سپێنسەری ئەگەر بێت هەر بڕاندەکە هەر داژ نەخات هەر قسەکردن لەسەر ئەکسبۆکسی هەموو شتە خراپ نییە بۆ نمونە یاری هایفای ڕاش سەرکەوتنێکی گەورەی بەدەستی نییە ستودیۆی تانگۆ گەیمز دەڵێ 2 میلیۆن کەس یاریەکەیان داوەڵند کردووە کە 2 میلیۆن بێگومان ژمارەیەکی زۆر نییە بەڵام بۆ یاریەکەوە بچووکە بە سوپرایز ئاشکرا بەبێ مارکتینگێکی گەورە بە بڕای من ژمارەیەکی زۆر لەبەر گەیمەر تەنیا لە ڕێگەی گەیم پاسی داوەڵندی کردێ شتێکی دڵخۆشکار کە بەڕاستی دڵم پێخۆش بۆ هەواڵم بینی ئەکسبۆکس گەیم پاس لە تویتەری ڕایگەیاندکەوە یاری دە تێکساس چینسۆ ماسکر لە ڕۆژی یەکەم کە بڵاو دەکردێتە سەر گەیم پاسی ئەگەر نازانیت ئەو یاریە چیە یاری تێکساس چینسۆ ماسکر یاریی ئۆنلاینی کۆواپارت ڕاستە گەیمەر زۆر ڕێکیان لە ئۆنلاینی کۆواپ دەبتەوە بەڵام مهم یاریێکە لە جیهانی تێکساس چینسۆ ماسکرەکە فیلمەکانی تێکساس چینسۆ ماسکردنی بینێریە من فیلمی زۆر پڕخوێناوی و ترسناکن زۆر خۆشن ئەو یاریش گرافیکی زۆر جوان دیارە پێم وایە ئەگەر بێت ستۆدیێکی هەبی یەکزار ناوازت بەس مهم بە خۆڕایی وەری دەگریت سەو ئەو پارێشمان لۆ گەڕایەوە بڕیار لە 18 بڵاو بکرێتەوە یەکێک لە دەرهێنەرەکانی یاری هەیلۆ فرانک ئۆکۆنەر مایکرۆسۆفتی بەجێ هێشت و ئێستا لە بەشی گەیمینگی نێتفلیکس دەوام دەکە یاخود کار دەکات پێم ناخۆشە هەواڵە لەبەرەوەی فرانک ئۆکۆنەر دەتوانم بڵێم ئەگەر ئەو کەسانی تۆزێک بتابعی دنیای هەواڵی ڤیدیۆ گەیم دەکەن چەندین جای کەش باسم کردووە دەرهێنەرێکی زۆر بەتوانە لە جیهانی هەیلۆ بەڵام کێشەی گەورەی لەگەڵ ستودیۆی 343 ئیندستریس و وەروە مایکرۆسۆفت و ئەکسبۆکسی ئەوە بووکەوە لێ ناگەڕێن بە ئیسراحەتی خۆیان دەستکاری هەیلۆی بکەن مایکرۆسۆفت دەوێت هەیلۆ بۆ تەنیا بەو شێوازەی ببینێتەوە لێ ناگەڕێ زۆر دەستکاری بکرێت ئەو کابرا چەندین بیرۆکەی جیاوازی پێشکەش کردێکەوە هەیلۆی باتە قۆناغێکی دیکە لەوانەیە بیرۆکانیشی خراپن مایکرۆسۆفت بی ئەو زنجیری هەرناو دەبە بەس مهم ئەو کابرا تاو لە مایکرۆسۆفت و ئەکسبۆکسی نەما ئەسەر نێتفلیکسی کار دەکات کە پێم ناخۆشە وار لە مەفتەیە هەر ئەو کابرایە فرانک ئۆکۆنەر ڕایگەیاند کە پێم وتن دروستکەری یاخود دەرهێنەرێکی یاریەکانی هەیلۆیە وتی زنجیرەی هەیلۆ بە تەواوەتی یعنی هەم لە فیلم
هەم لە زنجیرەی تەلەڤیزیۆنی و هەم لە یاریەکان سەرجەم یاریەکانیش بڕی 6 ملیار دلار پارەیان بوو مایکرۆسۆفت و Xbox کۆ کردیتەوە کە پارەیەکی دەتوانین بڵین زۆر نییە و زۆر کەمیش نییە لەبەرەوەی 6 ملیار دلار دەڵێ کۆی کردەوە ناڵێ ئەوە قازانجی کردووە چونکە قازانج فەرقی لەگە کۆکردنەوە تۆ نزیکەی نیوەی ئەو پارەیەت لە بەرەمێنانی یاریەکەی وەکو تێچووە تۆ پێویستە ئەو پارە بینیوە شوێنی خۆت لە پاش ئەو پارەی ئەوجە بێگومان پارە قازانج بکەیت بێگومان نازانین هەیڵۆیەکان چەندیان تێچۆ تەنیا هێڵۆ ئینفینیت پێم وابی زیاتر لە 150 میلیۆن دلار تێچووی بووە کەواتە دەتوانین بڵین پارەیەکی باشیان کۆ کردەوە بەڵام ئەگەر بێت و بیر لەوەی بکەینەوە کە هەیڵۆ لە سەردەمی Xbox 360 ڕکابەرێکی گەورەی Call of Duty بوو Call of Duty زیاتر تاوەکو ئێستا نزیکی 18 بۆ 20 ملیار دلار داهاتی کۆ کردووە کە پارەیەکی یەکجار داهات بەڵام نەک بەرام نەک مثلا پارە نەک قازانج مهم پارەیەکی باشە بەڵام پارەیەکی نییە کەوا بڵێم باشترین بڕەپارە مثلا GTA 5 بەتەنیا 7 ملیار دلاری کۆ کردەوە بەتەنیا بە GTA 5 نەک یاری نەک سەرجەم یاریەکان GTA یەک یاریە یەکمان GTA شتەچکەیە لەگە هێڵۆی بەس مهم 6 ملیار دلار پارەیەکی باشە بە زۆر باشیش نییە بەپێی دۆکیومنتێکی نوێ بی لەلایەن مایکرۆسۆفت دراوێتە دادگایەکان لەسەر مەسەلەکردنی ئاکتیڤیژن و ئەوان لەسەر پاسەوەرەقەیەکی نووسراوەکەوە مایکرۆسۆفت نزیکەی 10 ساڵە خەریکی دروستکردنی بەشی دووەمی یاریەکە 10 ساڵ خەریکی دروستکردنی سیکوەڵێک بی سیکوەڵ واتە بەشی دووەمی یاریەک یاخود بەشەی نوێی یاریەک بەشی سێمە چارە مارچێکە کاتە گەیمەران یەکسەر بیریان بۆ ئەوی چوو کەوا مەبەستیان لە Elder Scrolls نوێیەکە کە بڕیارە لە پاش ستارفیلد و ئەوانە 20 ساڵێکە لەوانێگە بڵاو بکرێتەوە لێستا 10 ساڵە خەریکن گەیمەران یەکسەر لە ئۆنلاین باسیێوان کردکەوە یاریەکانی Xbox ماوەیەکی یەکزار زۆریان پێستا بەرهەم دێن پێویستە سەریعتر بکرێشتانە بەڕای من 10 ساڵ هەموو یاریەک نزیکی 7 ساڵ 8 ساڵ لایف سایکلی بەرەمێنانی تی یەکەم جار بیرۆکەیە دوایستا پری پرۆداکشن دوایستا فول پرۆداکشن دوای ساڵێکی پێویستە یاریەکە پاک بکرێتەوە خەیان بکرێتەوە تا بەبێ چێژنی زەبڵە بکرێتەوە 10 ساڵ پێم ژمارەیەکی تۆزە گەورەیە بەڵام بۆ یاریێک ئەگەر مەبەستیان Elder Scrolls بی ژمارەکە زۆر گەورە نییە لەم هەفتەیە چەند یاریەک بۆ گەیم پاس ئاشکراکەن بەم زوانە بەردەست دەبن هەرێکە بێگومان لە یاریەکانی Redfall لە مانجی 5 بڵاو دەکرێتەوە کە Set Beast Blaze Blue Cross Attack Battle Special Edition The Last Case of Benedict Fox کە یاریە زۆر چاوەڕوانم Redfalliش دێ بێگومان و چەند یاریش لەسەر گەیم پاسی نامینێن بۆ نەیاری بەکسناک نامینێت Destroy All Humans نامینێت Dragon Quest Builders 2 نامینێت Tetris Effect Connected نامینێت وەرەوە یاری Unsolved نامینێن لە C4 وڵاتێکی دیکەش ڕەزامەندی دەربڕی لە بۆ کڕینی ئاکتیڤیژن و بلیزارد و کینگ لەلایەن مایکرۆسۆفت و Xboxەوە ئەویش بێگومان ساوت ئافریقا واتە ئەفریقای باشوورە CMAش بە فەرمی ڕاگەیانکەوە لە 26/4 بڕیاری کۆتایی خۆیان بڵاو دەکەنەوە بێگومان CMA ڕازیە بەریتانیا ڕازیە لەبەرەوەی لە هەفتەکانی ڕابردوو باسم کردکەوە دەڵێن کێشیان نییە کاتە CMA ڕازیە زۆربەی وڵاتەکانی دیکەش ڕازینە ئێستا چێمایە FTC چێ ئەمریکا تۆزەک کێشەی هەیە تاوەکوێستا بەڵام ئەویش بێگومان چارست کاتە ئاکتیڤیژن تا دەکرد ینی مەحاڵە ڕێگریان لێ بکرێت بینە سەر هەواڵەکانی پلیستیشن پوش سکوێر وێبسایتی پوش سکوێرام هەفتەیە مەقالەیەکی نووسی بڵاوی کردەوە دەڵێ کۆنفرانسە یاخود شەوکەیسە گەورەکەی پلیستیشن لەوانەیە لە مانجی 5 ئەنجام بدرێتە مانجی داهاتوو بەڵام کۆتایی 5 بی یاخود بێگومان چەندجار کرد باسم کاستەرەتای 6 بێ دەڵێ پێش سەمەر گەیم فێستیڤڵ ڕێک داوانەیان کۆتایی 28 و 29 5 بی یا سەرەتای مانجی 6 1 و 2 3 6 بی چی تێدا دەبی بێگومان دەڵێ گەورەترین کۆنفرانسی پلیستیشنە کە چەند جاری کەش باسمان کردیە تۆزێک دووبارەی ئەو قسەیە بەس مهم بۆ جارێکی دیکەش دووپات کرێەوە کە ئەو کۆنفرانسە شەوکیسە گەوری پلیستیشنی لە مانگی کۆتایی 5 یا سەرەتای مانجی 6 ئەنجام بدرێت و بێگومان برای خۆتان من و مامە هەمە و مامەزانە ئینشاڵڵا بە لایڤ ستریم بۆتان دەگوازینەوە وێنەگرتنی دیمەنە ڤیدیۆیەکانی یاری سپایدەرمان 2 بە کۆتایی هاتیە وەروایەکی لە ئاکتەرەکان بە فەرمی لەم هەفتەیە ئاشکرا کرد کەواوتی ئێمە کارەکانمان تەواو بووە ئێستا تەواو ئیشەکە لەناو ئینسۆمنیا گەیمسیە خەریکی دروستکرد خەریکی گەیم پڵی و پاکردنەوە یاریەکان کە بێگومان دڵخۆشین لەبەر سپایدەرمان 2 بە فەرمی ئاشکرێکە لە پاییزی ئەم ساڵ یاخود لە مانجی 9 بڵاو بکرێت مانجی 9 یاندا ولا بێگومان لە کۆنفرانسە شەوکەیسە گەورەکەی سۆنیش گەیم پڵی بێگومان 100% دەبین لەگەڵ بەرواری فەرمیکەکەی بڵاو دەکرێتەوە سۆنی کۆمپانیایەکی نوێی کڕیە چەندە سوپرایز نییە لەبەر لە مێژە کاریان لەگەڵ دەکەن سۆنی لەم هەفتەیە بە فەرمی لە تویتر وەروە لەناو وێبسایتی خۆی بە فەرمی ڕایگەیاند کەوا ستودیۆی فایر وۆکیان بە فەرمی کڕیوە و ئێستا بەشێکن لەناو چەتری پلیستیشن و سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمەنت یاخود SI لەژێر ئەوانەوە کار دەکەن فایر وۆک تاوەکو
ئێستا ستودیۆی یاریشیان نییە بڵیان کردەوە بەڵام ئێستا لەگەڵ پلیستیشنی خەریکی دروستکردنی یاریی مەڵتی پلیرن تایبەتە بە پلیستیشن و پیسی هێشتا نازانین کەی بڵاو دەکردەوە بەڵام بڕای من لەبەرەوەی ئەو ئیعلانە تازە ئیعلان کراوە شتە تازە ئیعلانکەواتە لە کۆنفرانسەکە لەوانەیە ئەو یاری ببینین کە ئەمانە کارێکە دەکەن ئەوەش نمونەیەکە لە سەرکڕینی کۆمپانیەکان لایەن پلیستیشنی پلیستیشن عادەتەن کۆمپانیا زۆر زەبەلە ناکڕی گەورەترین کۆمپانیا تا ئێستا پلیستیشن کڕیبی دوو کۆمپانیا بەڕاستی ئینسۆمنیا گەیمسە کە یاریەکانی سپایدەرمان دروست دەکەن و هەروەها ستودیۆی بەنجیە کە ئیکڕینەکەی بەنجی کڕین نەبوو زیاتر پارتنەر بوو واتە بوونە هاوبەش لەبەرەوەی یاریەکانی بەنجی نەو پاش نافتە تایبەتی پلیستیشن بەڵکو بە هاوبەشی کار دەکەن زیاتر سۆنی دەیەوێت توانای بەنجی بەکاربینی لە بۆ یاریەکانی وەکو دەستنی کە بڵای دەکەن لە بۆ یاریەکانی خۆی کە ڤێژنی مەڵتیپلیەرانە بۆ دروست دەکەن فایروۆک ستودیۆیەکی زۆر بچووکە لەوانەیە پارێکی زۆرشان لێ سەرف نەکردووی سۆنی عادەتی دەبی چەند ساڵێک کار لەگەڵ ئەو ستودیویانە بکە ئینجا دەیان کڕێتەوە نەک مەسەڵەن وەکو مایکرۆسۆفتی ستودیۆی حاضر دەکڕی یاریانە بۆ دروست بکات لەبەرەوەی مایکرۆسۆفت کاتی خۆی پارێکی زۆران ئەکسبۆکس سەرف نەکرد ئێستا دەستیان پێکردیە سۆنی بەعکسەوە سۆنی بەشەشی زۆری بداهاتەکەی و قازانجەکەی لە ڕێگەی پلیستیشنە سۆ دەبی زۆر بەعقلانە کۆمپانیاکان بکڕن کە ئیستفادەیان لێ بکەن نەکارتەنیا بیان کڕی و دایان نێو بڵێ هەفت ساڵێکە یاریێک بڵاوکەین بە فەرمی ئاشکراکرا یاری ئینهانس هیومانەتی یاخود مرۆڤایەتی کە لە چەند پێمان مانجە ڕابردوو یەکەم تڕیلەری ئەها شێوەیەکی زۆر جوانمان بینی لە ڕۆژێکم دێتە سەر پلیستیشن پلسی لە مانجی 5 واتە مانجی داهاتوە یاریە لە ڕۆژێکم لەسەر پلیستیشن پلسی هەموو گەیمەران توانن خۆیان وەری بگرن یاریەکە جوان دیارە بە یاریێکی موبایل دەچی پۆرت کراویتە سەر پلیستیشنی لەسەر پلیستیشن 5 بێگومان بە کواڵتی پلیستیشن 5 بەردەست دەبی لەسەر ستیمیش بەردەست دەبی لە ڕێگەی پیسیەوە واروەها لەسەر VRش بەردەست دەبێت کە پلیستیشن VR یەک یاخود دوت هەیە خبرێکی زۆر ناخۆش خبرێکی قۆڕ لەسەر پلیستیشنی پلیستیشن شتێکی زۆر قۆڕیان کرد سۆنی شتێکی قۆڕێکە لەو هەفتەیە ئەوژەوە بکەوە هەستا نرخی یاریەکانی لەسەر ستۆری PC لە ڕێگەی ستیمەوە لە هەندێک وڵاتی بەرز کردەوە کە 120 هەندێک شوێن 130 نرخەکانی بەرز کردیتەوە کە شتێکی زۆر بمانایە واتەن لەسەر پلیستیشن ستۆریش لە هەندێک وڵات نرخی یاریەکانی بەرز کردەوە زۆر گەیمەر هەبوو لە تویتەری دەمبینی نووسیبیان کەوا یاریش وەکو دێد ئایلند 2 کە نرخەکەی بەخۆی 6 دلار لە کناوان نووسری 85 دلار بە تاکس وەرتە 90 دلار سۆنی هێشتا قۆڕی کرد لە هەفتەیەک گەیمەران ناڕازینەوە پێویستە بەڕاستی بزانین کە سۆنی کۆمپانیاکە ئیشانسیان کۆکردنەوەی پارەیە دەینە سەر هەواڵی یاریەکان GTA 6 با بەوە دەست پێ بکەم لەم هەفتەیە شتێکی زۆر سەرنجاکێش ڕووی داد پێم وابی نزیکترین شتە تا ئێستا بینیمانە لەسەرەوەیکەوە لە پاش هاکەکە و لیکەکان ئەو دزە پێکردنەکان فەرمیترین شتە لەسەر GTA 6 بینی بیتمان لەگەڵ بگمان تویتەکەی ڕۆکستاری کەوتی GTA داهاتوو لە بەرهەمێنانە گەیمەرێک هەیە بە ناوی هیپ هۆپ گەیمەر کە سەحە زەردەکەشی هەیە لە تویتەر نەک سەحە شینەکە ئەم سەحە شینەکەم هەیە بە پارەیە بەڵام سەحە زەردەکەی هەیە کە تویتەر بەخۆی دەداتێ لەبەرەوەی کەسێکی بڕگمیمی هیپ هۆپ گەیمەر یوتیوبەرە وەروەها کەسایەتێکی ناو دنیا ڤیدیۆ گەیمە بەناو بانگە لە تویتەر وەشتانە قسەی زۆر دەکەم لەم هەفتەیە وینیەکی بڵاو کردەوە لەگەڵ چییە لەگەڵ سترۆس زێڵنیک سترۆس زێڵنیکەکە نایناسنەوە کابرایە کە لە وێنەکەی ڕاوستەیە دسمەکی زۆر جوانی ئەو کابرەیە سەرۆکی جێبەجێکاری تیک توە واتە باوکی ڕۆکستاریە ئۆکەی هەموو شتێک لە بەدەستی و کابرایە دەبینین یوتیوبەرێکی ئاسایی لەگەڵ سەرۆکی تیک توی ڕاوەستەیە لە کۆبوونەوەیەکی دیارە کە پشتیان کۆبوونەوەشتانیە ئەو یوتیوبەرە دەنووسی GTA یاخود Grand Theft Auto 6 get hype all I can say دەڵێ خۆتان عنی درێت ئەوەندە دڵخۆشم ئەوەندە دڵم خۆشە GTA 6 تەنیا ئەوەندە دەڵێم کە دڵم زۆر خۆشە کەواتە دەڵێ من ڕۆکستارم درێ I love Rockstar Games thank you in advance دەرێ زۆر سپاس ڕۆکستار لە ئێستا و سپاسان دەکەم دەڵێ پێتان دەڵێم کەوا GTA 6 دەبێتە چرکە ساتێک کەوا بۆ هەتایە لە خەیاڵ دەمێنێتەوە زۆر خەڵک ئەو وێنەیە وەرگن گوتیان باشەکەات و GTA 6 دیتبی لە ڕۆکستاری کو دەتوانانی و پۆستی بکی ئادەتوان پێم بە بڕای من دەتوانانی و پۆستی بکە لەبەرە GTA 6 ئیعلان کرایە وەکو یاری شتێک نییە کە بەری بەنهێنی مایتەوە لەبەرەوەی ڕۆکستار خۆی ئیعلانی کردێت کە GTA داهاتوو لە بەرهەمێنانە پێمان وایە گەیمەران ئەوانەی کە لە ناو تویتەری تۆزە شت بڵاو دەکەن یاخۆ شت دەخوێنەوە زۆر بنەوە پێمان وایە ئەو پۆستە تەنیا لەبەر ئەوەیە کەوا لەوانەیە شتێکی بینی بی لەسەر GTA 6 یاخۆ بە شێوەکان بەشداری لە بەرهەمێنانی GTA 6 دەکە بە ڕۆڵێکی بچووک بی یانیش تڕێرەی بینی بی و پۆستەرێکی بینی بی یاخۆ لە قسەکانی خۆیان باسی ئەویان کردی کە GTA 6 باسی دەکەوت چ ناکە نازانیشی و کوڕیچێ لەگەڵ تیک توی بە تایبەتی ئێستا لە ڕۆکستاری بەدەم گۆ ئۆکەی لاوان ڕۆکستار داواتی کردی وەکو فانێک وەکو هەوادارێک داواتیان کردی کەسێک کە یوتیوبەرەکە بەناوبانگە بەس تیک تو بە تایبەتی سترۆز زێڵنیک ئەو کابرایە ملیار نێرە ئۆکەی کەسێکی ئاسایی نییە هەموو خەڵک بیگاتێت تەنانەت کەسایەتی زۆر میمیش نایگەنەوەی چ جای ئەوەی نەفەرێکی ئاسایی یوتیوبەرش تەبیعی بتوانین بگاتەوی خەڵک یەکسەر بە چەندین لایف کردەکەنەوە من پێم وایە تا نیشانەکان دیارە
دەبێت هەتا پاییزێ لەوانە لەو هاوینی شتێکی لەسەر GTA 6 ببینێنە بەرەی ڕۆژ بە ڕۆژ شتی زیاتر دەبینین. وبسایتێکی دیکە بەناوی سپۆرتس کیدا مقالەیەکی لەم هەفتەیە لەسەر GTA 6 بڵاو کردەوە لە 23 بڵاوی کردەوە دەنووسێ لۆکیشنەکانی GTA 6 نەخشەیەکی زۆر گەورەتری جیهانی کراوەمان پێشکەش دەکات لەوەی کە چاوەڕوانمان دەکرد بێگومان لە لیکەکان چەند جاری کەش باسم کردێکەوە بێگومان ئەو شوێنی کە GTA 6 تێدا مایامیە یاخود ڤایستیە کە لە GTA ڤایستی هەیە بەڵام نەخشەکە بێگومان گەورەترە دەڵێ پێمان وا بە گەورەترە بەڵام بە دۆزینەوەی چەندین داتای نوێ لە ناو لیکەکانی GTA 6 نەخشەکە هێشتا زەبەلاحترە تەنانەت دەڵێ مەڵتیپڵ سیتیزی تێدایە واتە چەندین شاری جیاوازی تێدا جگە نەک یەک شار کە من کاتی خۆش پێما 3 ساڵ 4 ساڵ پێشستا باسی دەنگەوەیانەمان دەکردکەوە GTA 6 لەوانەیە دوو وڵاتی تدابی بە تایبەتی کیوبا زۆر لەناو لیکەکانی GTA دۆزرایتەوە ئەو زەپێکردنەکانی GTA دۆزرایتەوە کیوبا لەوانەیە شوێنە بیکەوە وەکو چۆن لە Red Dead Redemption 2 سەردانی دورگێک دەکەیت پێم وایە شتێکی وا لە GTA 6 هەیە لە یاری GTA San Andreas شتێکی وا هەیە دەچێت شارە جیاوازە بەفراویەکەی لە GTA 5 هەیە دەچێت شارە جیاوازە بەفراویەکەی لە Red Dead هەیە دەچێت دورگەیەکی جیاواز لەوێش ئەکیدم GTA 6 شوێنێکی وای تێدا دەبی کەوا دەچێت دورگەیەک یاخۆ شوێنێکی جیاواز دەبەرەوەی زیاتر کەنار دەریایە ئەو جارە GTA 6 پێم وایە بۆ چوونی من ژوایە کەوا دەچێت دورگەیەکی جیاواز بەڵام نەک بۆ چەند مەرحەلەیەک من پێم وایە زیاتر دەتوانی سەفەر بکەی هاشوێت GTA San Andreas سواری تیارەی بین یاخۆ تیارێک لێ خوڕی بچێ ئەو نەخشە جیاوازە لەبەرەوەی یەکەشتێکی وانەکەن جیاوازی نابی لەگەڵ GTA 5 کە GTA 5 لە یەک مەرحەلە دەتوانێت بچێ شوێنێکی دیکە و ناشتوانی بە ئارەزوی خۆت بڕۆیت تەنیا مەرحەلەکە ڕێگەت پێ دەدا بەخۆی دەتبا نەگەت بچی هیوادارم ئەو دەنگۆی ڕازبی هیوادارم شتێکی لەو شتێوانە ببین بینە سەر Ubisoft کۆنفرانسێکی سپرایزیان ئەنجامدا لە ڕۆژی دیڤیژن یاخود دیڤیژن دەی باسی دیڤیژن دویان کرد باسی ئەویان کردکەوە یاریەکە لە ساڵی پێنجەم 4 سیزنی نوێ لە بۆ بەردەست دەخان چەندین مۆدی نوێیان لە بۆ یاریەکەی بەردەست دەخان لە سیزنانە بەڵام ئەوەی زۆر سەرنجاکێش بگمە سیزنی کۆتاییە کە لە ساڵی پێنجەمەوە لە ئەو ساڵ بەردەست دەبیتن ئەو ساڵە کۆتایی ساڵشتێکی وایە ئەویش هاردلاین جۆرە چیرۆکێکی نوێ دەخاتە ناو جیهانی دیڤیژن پێم ئەبی باسی ئەوەی دەکات چۆن ڤایرۆسە کەسکەکە ئەوەی کە جیهانی دیڤیژنی داپۆشی و خەڵکی کوشتووە چۆن بڵاو بوویتەوە و بەڵام بۆکردنی ئەو شتن ئەو چیرۆکە نوێ پێویستە هەم یاریەکە هەبی دیڤیژن دوو هەبی و هەم DLC نیویۆرکەکەشە هەبی ئیجا دەتوانێت من هەردووکم هەیە حەز دەکەم بەڕاستی دیڤیژن دوو زۆر بەدڵ بوو کاتی خۆی کە بڵاو کرێەوە حەز دەکەم بیانکە ئەو ڕۆژێکە بڵاو دەکرێنەوە تەماشایەکی ئەو یاری بکەن ئەوە یاریە و ینی ڤیددیۆی ڕاستەقینە نییە یاریەکە بە ناوی ئەن ڕیکۆرد نەکراو کە شتێکی جوانشە مەقسەدەکەی وایە ئەوە ڕیکۆرد نەکرێ ئەوە یاریە نەک برژیانی ڕاستەرکو کرێ کامیرە لەسەر سەری کەسێکیەوەکو گۆپڕۆ تەقەی دەکات دەستە ناو باڵەخانەی بەڵام یاریەکە زۆر ئەڵترا ڕیاڵستیکەوە زۆر بەڕاستی دەستی شەشی زۆر سەرنجاکێشە ئەو یاریە بەشێکی سوپرایز ئاشکرا کرا و یاریێکی ئیندیشەوەتە ئیندیپندنتە ستودیۆکی بچوک دروستکردونە کۆمپانیاکی زەبەلا نازان کەی بڵاو دەکرێتەوە تەنیا ترێلەیان بڵاو کردەوە کە زۆر سەرنجاکێشە هیوادارم بچم بەجیا سەیری ئەو ترێلەرە بکەن بە فۆرکەی بە فول کوالێت لە تەلەڤیزۆنی گەورەترین تەلەڤیزۆنی ماڵە تا سەیری بکەن باوەڕەت هەبی هەز ناکەیەوە یاریە ئەوەندە جوان دروست کرێە بە ناوی ئەن ڕیکۆرد وە لە دیسکریپشنیش بگومان هەموو خبرەکانمدا ناتوانین ناوەکەی بدۆزنەوە کە چۆن دەنووسرێ و دەبێت پێتان بڵێم کە دێمۆ یاری ستریت فایتر 6 ئێستا بەردەستە لە بەخۆتان توان بە خۆڕای دێمۆیەکە دژی تا خارێکە داڵۆن بکەن یەک دوو یاری بکەن لەبەر بەڕاستی جوان دیارە یاری ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری کلیستۆ پرۆتۆکۆل بەردەستە ڤێژن 1.15 مۆدێکی نوێتیدایە بە ناوی دیسممبرنت لەگەڵ سکیپبل کاتسین واتە تۆتان دیمەنە ڤیددیۆیەکان سکیپ بکەیت تەنیا بڕۆیە پێش کە شتێکی خۆشە بۆ کەسانی کە دایانێت دووبارە یاریەکە بکەنەوە بگومانەوە یاریە زۆر سەرکەوتو نەبوو فرۆشەشی زۆری نەبوو دەبەرەوەی دایان و کێشەی تەکنیکی هەیە من تاوەکو ئێستا یاریەکەشم کڕیوە هەشمە بەڵام تەواو نەکردیان لەبەرەوەی دێت سپیسشان لێ کاتی بڵاوکردن نە دێت سپیسم کرد نا کەلیستۆشم کرد سەو ئەوماوای کاتم فریبی یاری زۆر تاوا کردیان نۆرەی وانیش دێ ئینشاڵڵەوە دەمێ بزانم چێ لە ئێوە کەلیستۆی تاوا کردێت لە کۆمنت بۆ چونی خۆی بنووسن بینە سەر ستودیۆ ڕێمەدی وەروە بەباسی ئاڵن وەیک دوی بکەن لەم هەفتەیە بە فەرمی ڕێمەدی لە دوای 20 ساڵ لۆگۆی کۆمپانیەکەی خۆیان ئەپدیت کردەوە ئێستا لۆگۆیان بۆ شێوازەیە ئاڕەکە تۆن دەڵی شتێکی شوشەیەکی بەنادا دەڕوا واروەها هەر ڕاشیان گەیاندکەوە ئاڵن وەیک دوو
True Next Gen Showcase واتە بەجددی عرضێکی زۆر جوانی PlayStation 5 و Xbox Series لە بۆ گرافیک و شتانە یاریەکە بە شێوەیەکی زۆر جوان هێز و توانای هەردوو کۆنسۆڵە نوێیەکە نیشان دەدا وەجگە لەوەی کە لەسەر پیسیش کواڵەتی زۆر بەرز دەبێت. کۆمپانیا و ستودیۆیەکانی TH Nordic بە فەرمی ڕایانگەیاند کەوا لە مانجی 8 کۆنفرانسی تایبەتی خۆیان هەیە و باسی هەریەکە لە یاریەکانی Alone in the Dark، Outcast 2 وەروە Trine 5 دەکەن. Alone in the Dark سنجاری کە باسم کردیا و یاریە ترسناکەیە کامێرێکە سێەمە کاتی خۆی هەبوو لەسەر PlayStation 1 و ئەوانە ئێستا دووبارە ریمیک کرێتەوە و یاریش سەرنجا کێشە تقریبا پێش Resident Evil باسیشکی ترسناکی دەکرد ستایل Resident Evil وانەیە بەڵام تەقیکردن شتی زۆر کەمە زیاتر لێکۆڵینەوەشت و ترسناکە حەز دەکەم بەڕاستی شتێکی دەبینین و گیم پلی نوێ دەبینین. یاری Outcast 2 Outcast 1 لە مێژە بڵاوکرێتەوە زۆر لە مێژە Outcast 2 گرافیکی زۆر جوان دیارە چیرۆکی خۆش دیارە تا چەند تریلەرێکمان بینیوە بەڵام نازانم کێ بڵاو دەکرێتەوە لە مانجی 8 TH Nordic زیاتر زانیاریمانە سەر دەدا. وەرە Trine 5 مانە Trine 5 یاریێکی پەزڵە مەتەڵە و بەشەی ساید سکرۆڵە و کۆواپە ئۆنلاینیشە لەسەویش زانیاری زیاتر وەردەگرین و هەروەها دەڵێت چەندین یاری نوێش ئاشکرا دەکەن کۆنفرانسەکەیان لە 11/8 دەبین ڕۆژی هەینی دەبین ئینشاءالله هەوڵ دەدەم لەتان بگوازمەوە لە مانجی لە ئانەیە یاریتان لەبیر نەمابی بەڵام لەم هەفتەیە ئاشکرا کرێکەوە یاری The Day Before بەم زوانە بە بێتا لەسەر ستیمی و PC بەردەست دەبی وەروەها دەگەڕێتەوە ستیمی لە بۆ ئەوەی پری ئۆردەری بکەیت. The Day Before مێژوێکی درێژی هەیە لە دەنگ و قسەی خۆڕ و بێمەعنا ئەوشتانە لەو یارە کاتی خۆی ئاشکرا کرا تڕگەرێکی سەرنجاکیشانە بە بڵاو کردەوە گیم پلی سەرنجاکیشانە بە بڵاو کردەوە دەماوەدەوە بە دیڤیژن و لاست ئۆف ئەس دەچی دوای ستودیۆکە وتی ئەو یاری هێشتا نازان کەی بڵاوی دەکەینەوە خەڵک گوتیان لۆ درەنگە زووبە شتێکمان بدەنێ ستودیۆکەوتی وڵی ناوەکەی چێشێ ناوەکەمان تاوە کەسە تۆمار نەکردووە ناوی یاریەکەیمان کۆپیڕایتمان وەرنەگرتووە کەسێکی دیکە هەیە ئەو ناوە بەکاری نییە بۆی دەبێت قسە لەگەڵ ئەوی بکەن خەڵک گوتیان ئۆکەی ئەنگۆ درۆی دەکەن ئەو یاری هەربوونی نییە بەڵام ستودیۆگوتی نەخێر ئەو یاریە بوونی هەیە گیم پلیش نیان بڵاو کردەوە ئەو گیم پلی ئێستا ئەنگۆ دەیبینن بۆی جیهانەکەی تۆزێک چۆڵە و ئەو گیم پلی نییە کە سەرتا بینیمان خەڵک گوتیان ئەسڵان ئەنگۆ هەدروی دەکەن ئەو یاری هەرڕاست نییە. ئێستا لە بۆ بەدەستینانەوەی قەناعەتی خەڵکی ستودیۆ فانتاستیک بە فەرمی ڕانگەیان بەم زوانە بێتای ئەو یاری لە ستیمی بەردەست دەخەن وەزانیان جاتی جستە یاریەکەی دەزانین بەم زوان بەڵام نازان کەی بڵاو دەکرێتەوە. ستودیۆی تێکلاند لەم هەفتەیە بە فەرمی لە ڕێگەی ئیمێڵەوە داوای لە هەواداران و گەیمەرانی خۆی کردکەوە دایانەوێ بەشی سێم یاری داین لایت چۆن بین دایانەوێ کارکتەرەکەی خۆیان ببینن یان کامێرەی کەسی سێم ببینێتەوە یان بیگۆڕن من وەڵامی ئیمێڵەکەم داوە وهاش وەڵام داوە کە دەمەوێت یاریەکە بتە کامێرەی کەسی سێم لەبەرەوەی من ڕقم لە یاری کامێرەی کەسی یەکەم دەبتەوە بەشەی پارکۆر بە بڕای من ئەوە بڕای من لەوانەیە غەڵەتم لەوانەیە توبرێژیرە تویز نازانین تەبیعیە باز بە بڕای من ئەگە بێت و کامێرەی کەسی سێم بی بازدان تەقەکردنەوەشتان لەو جیهانە ئۆپن وۆڵدانە زۆر خۆشترە هەرچەندە دروستکردنی یاریەکان بە کامێرەی کەسی سێم زۆر قورسترە لە چاو کەسی یەکەم لێ زۆر بە یاریەکان کامێرەی کەسی یەکەم ئێستا لەبەرەوەی تۆ جوڵە نادەی کارکتەرەکەت شێوەی کارکتەرەکەت هەر دیار نییە بۆ شێر لە کاتی گەیم پلی تۆزێک ئاسانترە دروستکردنی بەڵام ئەگە بێت داین لایت سێ بتە کامێرەی کەسی سێم من لە ڕۆژێکم دێکم ئەی بە فەرمی لە مەفتەی ڕایگەیان یاری The Sims 4 ئێستا زیاتر لە 7 ملیۆن گەیمەری هەیە کە ژمارەیەکی یەکزانی زۆرە بۆ یاریێکی زۆر بمعنا بە ڕای من کەشە زۆر میهمی تێدانە یاریی نوێی هاری پۆتەر ئاشکرا نازانماگەتان لێ بیانە یاریەکە بەناوی کویدیش چمپیۆنە بگومان یاریش کویدیش ئەوەیە کە دەفڕی و تۆپانەی هاری پۆتەر لە ئاسمانێ مهم بە کوردی هاگوارتس لێگاسی هەلە سەرەتایەکەیەوە پرۆفیسۆرەکان پرۆفیسۆر دەمڵدۆرە پرۆفیسۆرێک لە پرۆفیسۆرەکان کە لە شوێنی دەمڵدۆریە دەڵێ یاری کویدیش یام ساڵمان کانسڵ کردەوە بەڵام ئێستا ستودیۆ وەرنە بڕۆز گەیمز بە فەرمی ڕایگەیان کویدیش چمپیۆن یاریی ئۆنلاینە هاری پۆتەریە لەم پۆرتکیەوە بەرهەمدێ ستودیۆ پۆرتکیەوە ئەو ستودیۆکەوە یاری هاگوارتس لێگاسی دروست کردیە بەم زوانە بڵای ئینسایدەر گەیمینگ بە فەرمی ڕایگەیان کەەوە یوبیسۆفت یاریەکی سپلینتەر سێڵی کانسڵ کردەوە کە بەشەی باتڵ ڕۆیال بوو بگومان چەند ساڵێک پێشێستا زۆر بە یاریەکان داویست لاسای PUBG و فۆرتنایت بکەنەوە ڤێژنی باتڵ ڕۆیالیان هەبی بەڵام دوایش کستیان هینە ئەستا بەو شێوازنەوە تەنیا فۆرتنایت مایە PUBG ئێستا گەیمەرێکی زۆر نایکە تەنیا فۆرتنایت مایە وەکو یاری باتڵ ڕۆیال کاتی خۆی سۆ بڕیارێکی وای داوە بەڵام ئێستا یاریەکە بە فەرمی کانسڵ کرایتەوە و ئیدی نامی بەشێک لە ماسفاتەکانی هاندهێڵدە نوێیەکەی ئەیسوسی ئاشکراکرا هاندهێڵدی ئەیسوس لە چەند هەفتەی ڕابردوو ئاشکراکرا بەڵام نەمانزای ماسفاتەکانیان چییە ئەوە ماسفاتەکانی CPU-ەکەی AMD Ryzen Z1 سیریسە
بەڵام بزەبت نازانین ئەو پرۆسسەرە یاخود ئەو CPUە لەگەڵ GPUەکەی زۆرە ماسفاتێک و زۆر تێک دەبن بەڵام ئەو بە تایبەتی لەلایەن AMDەوە لە بۆ ئەو هاندهێڵی دروست دەگرێت دیسپلەیەکەی واتە شاشەیەکی 1080 فول HD بە 120 هرتز بۆ ڕووناچەکەش تاوەکو 500 نیت بەرز دەبتەوە یعنی ڕووناک دەبی کە پێما ڕووناکە طبیعیە و 120 هرتز نەک وەکو ستیم دێکی 60 هرتز بێ ڕامەکەی و 1080 کە ستیم دێک خۆی 720 ڕامەکەی 16 گیگابایتی LPDDR5 دووەڵ چەناڵە کە پێما ڕامێکی زۆر باشە چکە هەم DDR5 و هەم دووەڵ چناڵیشە ئەتە خێرەیە ڕامەکە ستۆرێجەکەمان M.2 22C 512 گیگابایتی PCI Gen 4 کە پێما قەبارەکەی باشە و سرعتەکەشی چکە PCI Gen 4 زۆر سەریعە لە بۆ هاندهێڵدی کێشەکەشی 608 گرامە کە زۆر قرزنیە کەیبڵا دەکرێتەوە نازانین نرخەکەشی نازانین بەڵام پێشبین دەکرێت لە دەوری 550 بۆ 650 دلار بی خۆشەویستان پرۆگرامی سفرێک ژیری پێشکەشکردن تا ئەڵلقەی داهاتوو بەخۆی گەردان سپێرم خودەتان لەگەڵ